مامۆستایانی ئاینی و ئەکادمیان لە زانکۆی گەرمیان ئاماژە بۆ دەکەن گەر پڕۆژە یاسای بەشودانی پێشوەخت پەسەند بکرێت ئەوە تاوانێکی گەورەیە و هۆکاری زیادبوونی تووندوتیژی لێ دەکەوێتەوە. اینجا ئەمە ئەکید ئەوانەی کە زوو شویان کردویان زوو ژنیان هێناوە تەماشای دووچاری مەسائلی تەڵاق و ئەو جۆرەشتانە دەبنەوە بە تایبەتی مەسائلی بەردەوامی دان بە ژیانی هەوسەرگیری ئەو جۆرەشتانە سەختە بێت چونکە لە تەمەنیەکانین لە یەکتری تێبگەن تەفاهمیان بۆ کردار و ڕەفتارەکانی یەکتری هەبێ. بابەتی شەرعەوە قاعیدەیەکمان هەیە پێ ئەڵێن باب سەد و ذەرائع ئەوە تانێک کە تۆ هەندێک خراوە شتەکە جائیزە بەڵام دوای ئەو شتە خراپە بێت ئەبێت نەکرێت لەبەر ئەوەی ئێستا تۆ مناڵ بە 9 ساڵان بە 10 ساڵان بدەیتە شوو حتمما ڕێژەی تەڵاق زیاد دەبێتەوە. ئێستا ئافرەتی گەورە درێ بە شوو دوای ماوەیەکی کەم و کورت تەڵاق دەدرێت ئەنجا ئەگەر مناڵ بێت ئەو کێشە زیاد دەکاتەوە لە بابی سەد ذەرائع ئەبێت ئەم شتە ئەم بابەتە جێبەجێ نەکرێت لە حاڵی حازردا. پسپۆڕێکیش دەڵێت شێوازی تووندوتیژیەکان جیاوازن جگە لە جەستەیی تووندوتیژی زمانی هەیە کە دەبێتە هۆکاری سەرهەڵدانی کێشەکان. بەپی ئامارەکانی بەڕێبەراتی تووندوتیژی دش بە ژنان لە گەرمیان تاوانەکان کەمی کردووە. دوو حاڵەتی تووندوتیژیە، حاڵەتێکیان جەستەییە واتە عنفی جەستەیە و حاڵەتێکیان تووندوتیژی زمانیە پێوتە عنف اللغە ڤایلەنس لانگویجی پێوتێ. ئەبینین ئەگە هەردوو حاڵەتەکە لێک بینەوە زۆربەی حاڵەتە زمانەکە لە جەستەیەکە زیاترە. ئەوەی کە جێگەی خۆشحاڵەیە تاوەکو ئێستا هیچ حاڵەتێکی کوشتنی ژن لەژێر هیچ ناونیشانێک تۆمار نەکراوە لە سنووری بەڕێوەبەرایەتیمان و هەروەها حاڵەتەکانی خۆکوشتن کەم بۆتەوە لە 6 حاڵەتەوە بۆ 2 حاڵەت بە تەنها حاڵەتەکانی سووتان کە هەندێکیان بە پێی قەزا و قەدەرە ئەوە زیادی کردەوە. بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵی ئێمە سەرجەم با بڵێن ئەوانەی کە گیانیان لە دەستداوە بە بەراورد لەگەڵ ساڵی پار کەمی کردووە. دیارە بۆ ساڵی پار 15 حاڵەتی گیان لە دەستدانمان هەبوو، ئەم ساڵ بە تەنها 9 حاڵەت تۆمار کراوە. بە پێوە ئامارانی کە بڵاو کراونەتەوە لە سەرەتای ساڵی 2017 تا مانگی ئۆکتۆبەر لە دادگاکانی عێراق 273,043 هاوسەرگیری تۆمار کراون لەگەڵەوەیشدا 61,127 جیابوونەوە تۆمار کراوە کە دەکاتە 898 هاوسەرگیری لە ڕۆژێکدا و 201 جیابوونەوە. شارەزایان دەڵێن گەر ئەو پڕۆژە یاسای باری کەسێتی پەسەند بکرێت کێشە کۆمەڵایەتیەکان زیاتر دەبێت و پێدەچێت ڕێژەی جیابوونەوەکان لە ساڵانی داهاتوو زۆر زیاتر بێت. بێستون سەلام، کوردسات نیوز، خانەقین.